بەناوی خودای گەورە و میهرەبانی ئێمە ئەمڕۆ ئەنجومەنی خوشکان و ئەنجومەنی برایان ئەستاین بە سازدانی کۆڕێک بۆ خاتووئاڤان ئەندامی ئەنجومەنی سیاسی و تێیدا چەند بابەتێکی خستە ڕوو خوشکان خۆشحاڵ بوون بە ئامادەبوونی خاتووئاڤان. بسم الله الرحمن الرحیم. ئێمە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی هەستان بە دابینکردنی زیاتر 106 خەڵات بەسەر 106 ئافرەتی سنووری ئەنجومەنی خەلیفان وەکو خەڵات پێمان بەخشن.